هەر ئێستا لە دوای ئەو مقابلەوە تەلەفۆنم بۆ بکرێت لە هەر چوار پارچەی کوردستان خزمەتکاری ئەو خەڵکەم بەڵام بەعزە شتێک ینی کابرا لە بەحرێکی گەورەگران بۆ سەفرە دەچێت بۆ ڕاماسی موبایلێک بای 100,000 بکاتە بەریداتەوە بانگمان بکە بۆ حاڵەتی خنکان بۆ حاڵەتی کەسێک ڕزگارکردن لافاوێک خوانەخوا هەر شتێک خزمەتکاری خەڵکی کوردستان و عێراقم لە جنوب و لە کوردستانش ئەو ڤیددیۆی کە کردشم بەڕاستی پێورم 7 ملیۆن بینەری هەبووە غەڵەت نەبم تەنها 4 کۆمێتی ناشین هات هەر سواری ناسیاری خۆم و خزمی خۆم بوون 4 کۆمێتی ناشرین باشە بۆ ماز بکە ئەم ئۆتۆمبیلە دەتوانێت یارمەتی بدات لە دەرهێنانی تەرم و تاوەکو کارەکانت ئاسان بکات ئەوە بەڵێ ئەوە دەبڵە و هەم دەبڵە و دەبڵ ئەکسریشە بەلە مشت هەر لەگرێ ینی ئەوەی کە ئینەکەی ئێمە پیکابە ئەوش هەم پیکابش و هەم قەمەرەشە و بەنزینێک هەمش دەخوا خوا خێری کۆماندوی سلێمانی بنووسێ ینی بەڕاستی شتەکانمان جێبەجێ کرد ئەوەی کە دەمانویست ئەوە بوو خوای گەورە خێری هەموو لای بنووسێ باشە بۆم باز بکات تۆ بۆچی غەواسەکەت سوتات من بەزە و غەواسەم مابوو هیچ توانایەکم نەمابوو ینی بەزە و غەواسە بوو غەواسێکش بە تاقتێنە خۆی من دەتوانم ینی ئەگەر شتم نەبێ ینی علم هەیە لە دەرهێنانەوەی تەرمەکان خەڵک